بەیاننامەی ژنانی کەوانی زێڕینی باشووری کوردستان لە درێژەی دەستدرێژی و هێرشەداگیرکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورک بۆ سەر کوردستان دوێنێ لە ڕۆژئاوای کوردستان لە کۆبانێ هەواڵی شەهادەتی سێ ژنە شۆڕژگێڕی ڕۆژئاوای کوردستان زەهرا بەرکەڵ، فاتیمە وەیسی، دایە ئامینەمان پێگەیشت کە بە فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی فاشیستی تورک لە گوندی حلنج لە باشووری ڕۆژهەڵاتی کۆبانێ شەهید کراون. سەرەڕای نەفرەتمان لە داگیرکاری فاشیستی تورک لەسەر کوردستان کە ترسنۆکانە هێرش دەکاتە سەر حرەکەتی ئازادی خوازی ژن لە کەسێتی ژنی ئازاددا لە گەلی کورد و مێزۆپۆتامیا و فەرهەنگەکەی کە ڕەسەنایەتی مرۆڤایەتی لە هەناوی خۆیدا کۆکردوتەوە دەدات. بەو پێیش ئامانج لە هێرشی بەردەوامی تورک بۆ سەر تەواوی گەلانی ناوچەکە و فەرهەنگی گەلانە، ئەمەش بێگومان لە لاوازی خۆیدایە بە شێواندنی حەقیقەتی مێزۆپۆتامیا لە بەرامبەردا گەلی کورد و گەلانی مێزۆپۆتامیا گەلانی ڕۆژهەڵاتی ناوین لە بەرخۆدانێکی مەزندایە لە هەمبەر داگیرکاری فاشیزم و لەو چوارچێوەیەدا سڵاوی بێپایانی ماڵباتی شەهیدان و گەلی ئێمەی ڕۆژئاوا و تەواوی ژنانی ڕۆژئاوای کوردستان بەگشتی و کوردستان بەگشتی ڕادەگەیەنین. دەڵێن نەفرەت لە بەکرێگیراوێتی و داگیرکارێتی دەکەین و لە دژی کوردستان پەیمان دەدەین کە خاوەن لە خوێنی شەهیدان دەربکەوین، ڕێگای شەهیدان درێژە پێدەدەین، بە هیچ شێوەیەک لە ئازادی نەتەوەیمان و ئینسانیەت خۆش نابین، مسۆگەر سەردەکەوین.